من سلام سمیر قۆناغی یەکەمی زانکۆی نۆڵەج بەشی سایبەر سیکوریتیە. ئەمڕۆ هاتینە ئێرە خۆشحاڵ بین هاتینە زانکۆی جیهان. بلوتوث جامەرم دروست کردو. بلوتوث جامەر چییە؟ بلوتوث جامەر یە ESP32 شاشەیەک NR-line NR ئەداپتەر پێک دێت. ئەو ئەشیانە ئەکڕێ کۆد نووسینی تێ نییە، بەرنامەی تێ نییە، خۆمان نووسیومانە کۆدەکان خۆی تایبەتە بە قەتعکردنی بلوتوث. بەڵام ئێمە کۆدمان بۆی زیاد کردووە هەڵدەستێ بە قەتعکردنی هێڵەکانی وایفای. بەڵێ ئەگەر حکومەت هاوکاریمان بێ پڕۆژەکە گەورە بکەین ئەتوانین پەری پێ بدەین بە دڵنیاییەوە. ئەو پڕۆژەمان هەیە ناوی Evil Twin ئەتاکە. Evil Twin ئەتاک چییە؟ هەڵدەستێ بە کەشفکردنی هێڵەکانی وایفای. ئێستا ئەو مۆبایلەمانەیە کۆنیەکت بۆ ڕاوتەرەوە وایە ئەو جیازە هەڵەکەم ئەو جیازە هەڵەکەم چیەکە؟ ئەو مۆبایلە ڕەبەت بۆ بە ڕاوتەرێکەوە هەڵدەستێ هێڵەکە قەتعەکە کە قەتع بوو چیەکە؟ ناوێتری دانە ناوێتت هەمان وەکو ئەو وایفایە دانات کە ئەو وایفایە فەیکە یعنی دامانەوە فەیکە. ئەو مۆبایلە دێت چیەکە؟ دێت ئەو پاسپۆرتە بۆ من داخلەکە نازانێت کە ئەسڵەکەیەتی کە بۆ من داخلیەکە ئەگەرەوە پیشانەدا کە پیشانیدا ئەی نووسین لای خۆمانە و ئەو وایفایە نوێیە نامێنێ. بەڵێ